رفراندوم انکو گشپرسی و دایخستنا درگه پارلمان. اف 2% کو چه دمه هندی نه آلین سیاسین هرمه لسر دو عنیان دا پارو نکریه. هندک دبیجن ببی کاراکرنا پارلمان و آسایی کرنا رفشه رفراندوم نهایت انجام دان. و هندک جی مکم و رجدن که ده ای سال دا رفراندوم انجام بدن. لحرم کردستان چه آلیک سیاسی ده جایتی خو جبوی رفراندوم ندای خویا کرن. لی جبلی پارتی چه آلیکی بربشیر جبوی و کمیته دستنشان نکریه که بریاره کار جبوی رفراندومه بکه. کمال اسلامی دبیجه نه کسک دیاری کرنه و نه کسک جی دیاری دکن تا حتی ویدمه رفش آسایی ببه. اما لسر رفراندوم هر وکو گوتمان پیش دبی آشتوایی بکره دامزراوەکان چاک بکرێنەوە بارودۆخەکە باش بکرێ ئەمجا باسی گەورە بڵێ نەگەرنا بەبێ زەمینە سازی بەبێ پێشەکی ئامادەکردن وەکو گوتم هەر شتێک بگوترێ من زیاتر بە مزایدەی سیاسی و بە خافڵاندنی خەڵکی تێدەگەم ئێمە نوێنەرمان دیاری نەکردووە نەشم بیست و هیچ لایەنێک نوێنەری دیاری کردبێت هەرچەندە تەفگەرە گۆڕان لەسەر هەلوێستە خۆ ji بۆی ئەنجامدانا ڕفراندۆمê ڕژدە و داخواز dike palman were karakirin û rojehên yasayî ji bo encamdana referandumê destnîşan bike. بڕیار وایە ریفراندۆم بکرێت بۆ سەربەخۆیی کوردستان پێویستە ئەو ریفراندۆمە لە ڕێگەی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان و ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتە پەیوەندیدارەکانەوە هەر دامەزراوەیەکی هەرێمی کوردستان کە پەیوەندی بەوە هەیە مەفروزە هەڵسێ بە ئەرک و کاری خۆی بۆەوەی کە ئامادەکاری بکە بۆ ئەو پرسەچارن و سازە. ئێمە داوامان لێ نەکراوە ئەگەر داواشمان لێ بکرێت ئێمە بە هیچ جۆرێک لەگەڵ دروستکردنی کۆمیتەکانین هەر لە ئەساسە و لەگەڵ دروستکردنی کۆمیتەکانین بەڵکو قەنەعەتمان وایە ئەگەر بڕیارە ریفراندۆم بکرێت پێویستە لە ڕێگەی دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستانەوە بێت. هەر وەکو گۆڕان و کۆمەڵ حیانەها یەکەتی و یەکگرتووک بربژێر ji bo komîteya referandumê diyarî nekirine lê heta endazeyeke nêrî navan ji hev nêzik e. Yeketî dibêje ji bo ku referandum piştgiriya yasayî hebe dixwazin mekanîzmekê ji bo karakirina palmanê danên. بۆ ریفراندۆم و سەربەخۆیی بۆ چوونی جیا دیدی جیا هەیە هەر حیزبە سیاسەکان هەندێک لایەن دیدی جیای هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان ئێمە کاراکردنەوەی پەرلەمان وەک دەستگایەکی شەرعی بە گرنگ دەزانین بۆ پشتیوانیەکی قانونی بۆ ریفراندۆم لەبەرەوە هەوڵ بدەین پرسە گشتەکان کە بە پێی قانون ئەبێت پرسە نیشتیمانەکان پرسە گشتەکان لە پەرلەمانەوە بکرێ بۆیە ئێمە پشتیوانی لە کاراکردنەوەی پەرلەمانەکەین. یەکگرتوو jî daxwaz dike her wekû komîteya referandum komîteyek jî ji bo çareserkirina piskirêkên navxweya herêmê بهێتە دانین. ئێمە وەکو شتێکی مەبدەئی پێمان باشە ئەو کۆمیتەیە و کاری ڕفراندۆم سەرەتا بکەینە دەرگایەک بەڵکو لەناو ئەو کۆمیتەیە کۆمیتەیەکی تر دروستکەین کاری چارەسەرکردنی کێشاڵپەسێراوەکانی هەرێمی کوردستان بێ تەواوی دەستگای نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان کارابن و لەگەڵ کارابوونی خۆیانە بە ئەرکی خۆیان هەستن. حیانها پێنج ئالین سیاسی دوڕێک پێشیاوانن یا پارلەمانê کara bikin yan jî referandum bibê karakirina parlemanê encam bidin. Lê bi vî halê hêşta pêşeroj û çavaniya encamdana referandumê rûn nîne û aliyên siyasî hinde di hevla bi destveînana piştevaniya welatan ji bo persa referandumê ne hinde di hevl û bizavê ji bo çareserkirina piskirêkên navxweyî nînin.